ئەو گۆرانیان بەخۆشی ئەو دۆستانی کاکە ئەحمەد تورشی کاکە مەڕوانە ئاکۆی خۆشتر خۆشەویست کاکە عومەر بلباس کاکە ئەحمەد چاوزان و کاکە کارزانی سەیداوەی کاکە ئالان بلباسی خۆشەویست شەلە من خۆشتر دەوێ دڵی من ئارتۆی دەوێ دڵێکی ناسشی وەگەمێن ئەتۆ لێن بۆتە دوژمێن شەلە من خۆشتر دەوێ دڵی من ئارتۆی دەوێ دڵێکی ناسشی وەگەمێن ئەتۆ لێن بۆتە دوژمێن ئەتۆ لێن بۆتە دوژمێن پێشکەشەوە کاکە مەڕوان و کاکە ئالان بلباس و کاکە کارزانی سەیداوە بەهار نەماوە ژیانە ئاخر جوانیت ببینم ئەوە چەندانە ساڵە هەمن بەدوای تۆ وێڵم بەهار نەماوە ژیانە آخر زوانت ببینم ئەوە چەندانە ساڵە هەمن بەدوای تۆ وێڵم چ لە من خۆشتر دەوێت چ وەک منە تۆی دەوێت دڵێشی ناشی وەک من ئاماز لێت بوویتە دوژمن چ لە من خۆشتر دەوێت چ وەک منە تۆی دەوێت دڵێشی ناشی وەک من کارزان لێت بوویتە دوژمن بەسەتی بێوەفایی بۆچی وا لە خۆبایی دەڕۆی بێ مەڵئاوایی من دەکەومە تەنهایی دەڕۆی بێ مەڵئاوایی من دەکەومە تەنهایی شێرە من خۆشتر دەوێ دڵی من ئارتۆی دەوێ دڵێشی ناسشی وەگەمێن ئەتۆ لێت بۆتە دوژمێن ئەتۆ لێت بۆتە دوژمێن ڕابەرێک دەهات قوربان بۆ لای من ئاخ نەمزانی چێە ئیمانم نەمێنێ ئەی کە هات بۆ لای من ئاخ نامە یاری پێە مرگی قسمت سری چاوم پیگش بود دڵی سوتاوم لی پرسیم چۆن ئەحواڵی کارزان بەبێ من ئێستا بیل لە نەمزانی وەک زاران دیل لە ماتۆ مەلول و پەشۆکا و شێواوە شێواوە خدای من نمینه سيدنا يا بوم بينوا سيدنا يا بيباروا سيدنا يا بوم بينوا
يا بيباروا منو تولا يقدر دربي قراني خندلينا منو تولا يقدر دربي قراني خندلينا زورك وبيشي دايدني نصر تختيشي وشارين عذب سايشي لا يلمبر وصاليشي وشارين عذب سايشي لا يلمبر وصاليشي سيلا لا يعبون بأنوا سيلا لا يعبون بأنوا سيلا لا يعبي بعروا منو تولا يقدر دوري فرقة شغام نصري نوا فرقة شغام نصري نوا